سڵاوتان لەبێت و ئێوارەتان باش بینەرانی ئازیز لە ئێوارە 24ێکی ترەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەجۆر لەگەڵتان. بەرگ درۆیەک لە کەرکووک بەهۆی کارەکەی پێکاتە جیاوازەکان کۆ دەکاتەوە. بازاڕی ئۆتۆمبیل لە سۆران جموجۆڵێکی زۆر و مامەڵەکردنێکی کەم. پیاوێک لە هەڵەبجە 38 ساڵە کاری دروستکردنی تورشیات و شەربەتی مێوش دەکات. واروە ئەو بڕوای وایە کە دروستکردنی ئەو بەرهەمانە تەنها بەکارهێنانی بۆن و تام نییە، بەڵکو لێزانین و وەستایەتی دەوێت. ئەم پیاوە بە کۆنترین وەستای تووشیات دادەنرێت و بەرهەمەکانی تەنها لە هەڵەبجە داخوازیان لەسەر نییە، بەڵکو لە ئێستادا بەرهەمەکانی دەنێردرێنە شارەکانی تری کوردستانیش. والله ئەمە هەر لە زۆکە خەریکین بەس چییە من لە بەسرا بووم لە هەشتاکان هاتمە بۆ ئێرە تورشیات نەبووتم با تورشیات دانێم وتیان بابە لە ماڵانە تورشیات هەیە و عیبە و تورشیاتی چی دانێ دەی برا بەشی من هەر ئەبێتەوە زەقابیلە تورشیات من نەجاحەتی هێنا هێت لە وەختەوە بەردەوامی طبعا مەخزنمان هەیە لەوێ دروستیەکەین و ئەیجرین لەوێ هێنی بۆ ئێرە لێرە دروستیەکەین طبعا بەجندراوی لەوێ هێنی بۆ ئێرە لێرە کەنێ ناو سرکەوە. تورشیاتەکەش نەوعی هەیە، زەردمان هەیە، عەمبەمان هەیە، سوورمان هەیە، ئیتر زەیتونی منەوعاتمان هەیە، هەم خارجیشمان هەیە و هەمی خۆشمان هەیە خۆمانە. ئەمە وەختی خۆی لە بەغا ئیشمان کردووە لە شارە عەڕەشید. کابرایە بۆ حاجزبارەی نابوو بەناوبانگە لە حەفتاکانە 30 ساڵ ئەو شەربەتی فرۆشتووە لە ساڵی حەفتاکانە. من لەویشم کردووە لای. یعنی بە ئێواران تا سەعات بڵێم چەند سەعات 2 شەو بە دۆڵکە و بە سەفەری ئەڕوا شەربەتەکەی. بەناوبانگە بە حاجزبالە. سەمون، پەنیر، سەمونی ئەسمەر ئەمانە هەمووی لەگە شەربەتە ئەخۆن. ئەمە چی لێ پێچەر بە گورادرە. دوای ئەو دوای هەزار بەسەر چاو. ناوەی پێسەر و کوڕم. دوای ئەو بەخێر بێ مامۆستا. باشی بە قوربان. ئێمە تورشیات بۆ هەموو لای ئەڕوا. ئەوەی بمان ناسێ مەسەلەن تەمەن ئێمە معروفین. هەتا بۆ لادێش ئەڕوا. لادەکان بە سیارە ئێبن. ئەیژێڕن لادێکانە. هەتا نەڵێنی هەمووی تورشیاتە نایسێنن. جا هەیە ئەڵێ هەمووی گوڵ مەحەمە. ئەڵێ کاکە کام گوڵ مەحەمە؟ هەمووی تورشیات. هێ دەڵێ کاکە تەواو. زە ئێمە بۆ هەموو لای ئەڕوا بەسەرێت بۆ کەرکووک ئەڕوا بۆ سلێمانی ئەڕوا. مناڵ بووم ئەهاتم تەنها بۆ بەردەستیکردن تەلەڤە بووی نەمانخن تەنها هاتین تا ئەو کاتەی ئەوان ئیسراحەتێک یا پشوویشیان وەرەگرت ئەو کاتەی ئێمە دەستمان بە کارەکە کرد تەنانەتەوە مناڵیش بووین سنووقمانە قسەژێر قاچمان تشاتمانە کێشا هەر لە مناڵیەوە خەریکی ئەم ئیشەین و لە بەردەستی باوکمانە ئیشەکەین ئیشێکی هەروە ئاسانیە ئیشێکی وردەکاریە ناڕەحەتە بەڕاستی چونکە ئێمە شتەکان خۆمان ئامادەیەکەین و ئەشی فرۆشین یعنی ئەوە نییە تەنها شتەکان لە دەرەوە بێنین تەنها بیفرۆشین ئامادەکردنەکەشی هەر لە ئەستۆی خۆمانە وەکو ئەوەی کە ئێمە تەنها سێ نەفەرمان یارمەتی باوکمەین سێ برامان هاوکارین و لە بەردەستی ئیشەکەین ئەمە خیارە بە قوربان 3000 بەمە کڕم موسیقى زمینە لا حەستان نەکرد لە سوێری وایە بەس سوێرە خۆ بەی وا حەز ناکە بکەنە ئەو
سوێرەکەی بڕۆوتەوە. یەکێک لەو زیندە چالاکیانەی کە ڕۆژانە لە جەستەی مرۆڤ ڕوودەدات بریتە لە هەناسەدان کە بۆ تەنها ساتێک سیەکان لەم کارە گرنگ و هەستیارە ناوەستن. جەستە بۆ وەرگرتنی ئۆکسجین و فڕێدانی ماددە و گازە زیانبەخشەکان پێویستی بەڕێڕەوێکی باش و تەندروستی هەناسەدان هەیە. کواندامی هەناسەش زۆرجار تووشی نەخۆشی کتوپڕ یاخود درێژخایەن دەبێت. یەکێک لەو نەخۆشیە درێژخانە بریتە لە هەستیاری ڕێڕەوەکانی هەناسە یاخود نەخۆشی ڕەبوو کە پێویستی بە چارەسەری بەردەوام هەیە. با بزانین هۆکار و جۆر و چارەسەری ئەم نەخۆشیە چین؟ ئەو نەخۆشی دەمانەوێت ئێستا باسی بکەین بریتە لە ڕەبۆ. ڕەبۆ بریتە لە تەسکبوونەوەی بۆڕیەکانی هەناسەدان. کاتێ بۆڕیەکانی هەناسەدان تەسک دەبنەوە ئەو نەخۆشە هەست بە هەناسە بڕچێ و هەناسە تەنجی دەکات. هەروەها هەندێک جار کۆخەی لەگەڵا ئەبێت و ئەمەش دوو جۆری سەرەکی هەیە. جۆرێکیان کەوا لە مناڵان یاخود لە گەنجاندا ڕوودەدا و پەیوەندی بە هەستیاریان حەساسیەوە هەیە. جۆری دووەمیان کە لەو کەسانە ڕوودەداکەوە تەمەنیان ناوەڕاستی تەمەنە یان بە ساڵاتچوون. ئەم جۆرەیان پەیوەندی بە حەساسیە یان هەستیاریەوە نییە و بەردەوام دەبێت لەگەڵ نەخۆشەکە. ئەو چارەسەریانەی کەوا بۆ نەخۆشیە بەکاردێن جۆرەها چارەسەرن. یەک لەوانە بە خاخ یاخودکەوە ئەو ئامرازەیەکەوە بە هەڵمبوون دروست دەکات و بە شێوەی بە هەڵمبوون دەچێتە ناو لووتیەوە نەخۆش بەکاری دەهێنێت. ئەگەر هاتوو نەخۆشەکە پێویست بوو دوو جاریان سێ جار بەکاربێنێ واتە حاڵەتی ڕەبۆیەکەی و هەناسە تەنجەکەی توند بوو ئەوە بێگومان لەبەر بەکارهێنانی دەرمانەکان بە تایبەتی لەو حاڵەتەدا دەنگکۆڵەکانیان حەبەکانیش بەکاردەهێنێ ئەوە پێویستە بە ڕۆژوو نەبێ. بەڵام هەندێک کەس هەیەکەوە ڕەبۆی هەیە بەڵام حاڵەتەکەی جێگیرە هەیانە ساڵانە یەک جار توش دەبێ هەیانە لە ناو چەند مانجێک جارێک تووشی ئەتاکەکە ئەبێ واتە جارێک تووشی هەناسە بڕچێ و کۆخە و ئەمانە ئەبێ. ئەو کەسانە لە حاڵەتی جێگیریدا ئەتوانن کەوا بە ڕۆژوو بن و ئاساییە بۆوانە لەبەر ئەوەی لەو کاتەدا ڕەنگە دەرمان بەکار نەهێنن یان زۆر بە کەمی شەو ڕۆژ یەک جار بەکار بهێنن کە دەتوانن ئەو بەکارهێنانەش لە شەودا بێ. بێگومان هەموو حاڵەتێکی ڕەبۆ کاتێکەوە تووشی هەناسە بڕچەیەکی زۆر دەبێت یاخود پێویستی بە خەوتن لە نەخۆشخانەیان بەکارهێنانی ئۆکسجین دەبێ ئەوە پرسیاری تێدانە کەوا ئەو کەسە پێویستە بە ڕۆژوو نەبێ لەبەر ئەوەی پێویستی بە بەکارهێنانی دەرمانێکی زۆر و بەکارهێنانی شلەیەکی زۆر هەیە بۆ لەش. ئەو دوو جۆرەی کە باسمان کرد جۆری یەکەم قابلی چاکبوونەوەیە ڕێژەیەکی زۆر لەوانە دوای چەندەها ساڵ چاک ئەبنەوە بە تایبەتی ئەگەر هاتوو جۆری یەکەم واتە ئەوەی لە منداڵانیان لە هەرزەکارانیان لە گەنجان ڕوودەدا بە تایبەتی ئەگەر خۆیان بپارێزن لەو ماددانە و لەو هەڵای سێنەرانەی کەوا تووشی تەنگە نەفەسی و کۆخەیان دەکا ئەوە زۆریان خۆیان دەپارێزن و لە داهاتوودا ئەگەری چاکبوونەوەیان هەیە. جۆری دووەمیشیان ئەگەر دەرمانەکان بە ڕێکوپێکی بەکاربێنن خۆیان بپارێزن لە جگەرە کێشان و تۆز و دووکەڵ و ئەمانە ئەمانیش ئەگەری ئەوەیان هەیە کەوا کۆنتترۆل بکرێ و حاڵەتی تەندروستیان باش بێ. پیاوێک لە کەرکووک بەهۆی کارەکەیەوە پێکاتە جیاوازەکان لە خۆی کۆ دەکاتەوە و بەبێ جیاوازی خزمەتیان دەکات. ئەو بەرگ دروەی کەرکووک کە توانای دوورینی هەموو شێوازەکانی جلوبەرگی نەتەوە جیاوازەکانی هەیە. ئەو 40 ساڵە لە هەمان ئەو دوکانە کار دەکات کە ئێستا کاری لێ دەکات. واروە باسی قۆناغەکانی سەردانیکردنی خەڵکی بۆ دوکانەکەی دەکات و پێشکەلەوەش باسی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر دەکات کە کەشێکی جیاوازیان دروست کردو و بازاڕی جلوبەرگیشی لاواز کردووە. من لە شەستەکانەوە حتا ئێستا خەیاتم ئەمرم تەواو بوو لە خەیاتی جاران ئەهات عەلەمە هات واستەیە هاورد یەکێ قاتێکی بۆ بدرێ
2 مانگی پێمانەدا 6 مانگ 4 مانگ ئیستا ئەو ئیشە نەما جاران بە 3 مانگ ئێڵە تەواومانەکە 2 مانگ ێڵە تەواومانەکە ئستا ئەلێن پێ بڕۆ هەفتەیەتر وەرە بیبە 1 هەفتە بیبە تورکیانەوێ سینەکە سینیش هەیە باش بە سینەکەەوە نییە ینی تورکی هەیە باشە جاران هەموو ئینگلیزی بوو هەموو ئینگلیزی بوو هەموو ئینگلیزی بوو ئیسپانی بوو چیکی بوو ڕۆمانی بوو ئەستا ئەوانە نەما ئەوانە لەگەر عمرە ئەڕۆشت ئستا قاتێکەکەی ساڵێتر سێرەکەی تەواو مەفعولی نەماوە لەبەر ئەوە عەلەمش ئەوە هیناک ئەلێ ناوەڵە حازرەکە بکڕم 2 مانگ لەبەر یەکەم و فرێدەم یەکێترە کڕم مانگێ تقریبەن 150 قاتمان تەواوە کرد 3 نەفەر بووین ئستا 3 قاتمان نییە بۆ جێش هەموو 3 قاتمان نییە بۆ جێژ نەبزانە فەرقی چەنە لە 150 کەمی کردووەتەوە لە 150 زیاتر پانتۆر ئێرە پڕە بوو حتا ئەولا ئەوە پڕە بوو حوتا ئەولا هەموو پانتور قەمیس بوو ئستا نییە ئستا 1 پانتورمان نییە بڵین وەڵە پانتوری بێ ویدرێ زۆر ئیشەکە کزە و زەعیفە چونکە پارەش نەماوە لای عالەم پارەش کەس بووە هەر کەسە ناتوانێت بێت لێوەڵە قاتێکم بۆ بدورە بە 200,000 دینار دوورینەتی ئەوە ئەڕوا 4 قاتە کڕێ هین حازرە کڕێ ئەلێ 4 قاتە ساڵە لەبەرێکەم ئەوەی تۆش سارە لەبەرەکەم هەرەوەنەیە ڕۆژ بە ڕۆژ وەرزی گەرماتینی گەرمی خۆی زیاد دەکات ئیتر خەڵکی بەرەو شوێنە ساردەکان دەڕۆن و خواردنە ساردەکان دەخۆن بەستەنی یەکێکە لەو خواردنانەی کە لەو چەند مانگەی هاوین بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە خواستی زۆری لەسەر دەبێت واروە ئەم خواردنە بە شێواز و تامی جۆرا و جۆر دروست دەکرێت پیاوێک لە رانیە بۆ دروستکردنی بەستەنی یاخود دۆندڕما پشت بە بەرهەمەکانی سروشتی دەبەستێت چونکە هەر بەرهەمێک با فرێش و سروشتی 100% بێت ئەوە لەلایەن خەڵکیشەوە خواستێکی زۆری لەسەر دەبێت. من ناوم زانە عوسمانە دیارە پیشەکەی من پیشەی بەرهەمهێنانی زۆری دۆندرمەی تازەیە بە شێوازێکی مۆدێرن دۆندرمەکەی من ئەگەر پێراسەیەکی بکەین دەتوانین بڵێین زۆرێک لە سەلیقەیە واتە زۆرێکە لە هونەر چونکە مامەڵەی من مامەڵەکردنێکە لەگەڵ ڕنگ و تامەکاندا و یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو دۆندرمەی کە من بەرهەمی دەێنم دیارە ڕێژەی هەرە زۆری سروشتیە دۆندرمەکەم و توانیمە لە کاتێکی کەمدا بە تەجروبەیەک کە هەم بووە پێشووتر توانیمە شتێک پێشکەشکەم کە کڕیارەکان دڵیان لە زۆری دۆندرمەکەم ڕازی بێت
و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی دۆندرمەکەم ئەوەیە کە من دەتوانم لە هەر چوار وەرزی ساڵدا دۆندرمەکان بەرهەم بهێنم بە پێی ئەو میوەی کە بە پێی وەرزەکان لە بەردەستە و ئیشاءڵڵا لە محاوەلەی ئەوەداین لە داهاتوودا ئیشەکەشمان بەفراوانتر بکەین لەسەر خواستی کڕیارەکان. دەتوانم بڵێن 20 بۆ 25 تام و ڕەنگ دەتوانین دروست بکەین، بەڵام ئەگەر بێت و پشت بە ڕێژەی سروشتی ببەستین بۆ خۆتان دەزانن زۆری میوەکان لە هەر وەرزێکدا مەحدودە، بەڵام بۆ نمونە ئێستا ئەوەی کە بەردەستمانە دۆندرمەی فستەقە بە سروشتی و هەنجیرە و قەیسیە و هەندێک میوەی تری سروشتی هەیە، بەڵام کە لە قوتودایە و زۆر کوالیتی بەرزە و بەهاڵی گرانە، بە نمونەوەکو بلوبێری کە ڕەنجی کەنار دەریای پێ دەڵێن، ئەوانە ژەیە کە لە بابەتە زۆر پڕفرۆشەکان لەو ڕۆدا ئەو بابەتانەمان ئەوڕۆ بەردەستە. دیارە کڕیارەکان زۆر بە تامەزرۆییەوە دووبارە و چەندبارە دێنەوە بۆ کڕینی بابەتەکانمان و ڕاستە ئیشەکەمان ئەزیەتی هەیە بە بەراوردە ئیشی جیازی دەست و هەندێک بابەتی تر کە ئاساکاری زیاتری بۆ کراوە لە تەکنۆلۆژیاوە، بەڵام ئیشەکەی ئێمە زیاتر لەسەر تەڵەبیاتی کڕیارەکانمان ئێمە وا لێ دەکات کە سوورتر بین و بتوانیشتی جوانتریان پێشکەش بکەین. یارەمە دەستخۆشی لە کاکزانان دەکەین بۆکردنەوەی ئەم دوکانە لە شەقامی گوڵەباخ. بەڕاستی ئەو هاوڵاتیانەی سەردانی ئێرە دەکەن تام و چێژێکی تایبەت دەبینین لەم خواردنە، چونکە خواردنەکانی 175 سروشتیە، میوادارین نمونەی زۆر بێت لەم نەوعانە، بۆ ئێمە داوا لە کاکزانان دەکەین بەردەوامی پێ بدات. وەکرد بازاڕێکی تر لەگەڵ نزیکبوونەوەی جژنی ڕەمەزان و کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان نرخی ئۆتۆمبیل بەرەو بەرزبوونەوە دەچێت. زۆر جار ئەم نرخانە خەونی کەسێک بەتاڵ دەکەنەوە کە دەیەوێت لە جەژندا ئۆتۆمبیلی خۆی هەبێت و کاتەکانی جەژن بە سەردانیکردن و گەڕان بەسەر ببات. لە سۆران بازاڕی ئۆتۆمبیل پڕجموجوڵی خەڵکە، بەڵام زۆربەی ئەو خەڵکانە ناتوانن بەو ئاواتەی خۆیان بگەن کە کڕینی ئۆتۆمبیلە. شەوانی ڕەمەزان بازاری بەعام زەعیفە نییە، وەزعی ئابووری تەسیری هەیە لەسەر مەعرەزەکان. پێشتر خەرک لە ڕووی پێش جێژنە و پێش نەورۆز و ئەوانە کڕیارمان زۆر بوو، ئێستا بە حکمی ئەوەی وەزعی ئابووری باش نییە، شەوانە هەیە ڕۆژان نییە، وەزعەکە باش نییە. خەرکەکە وەزعی ئابووری لەو باشانە نییە، یعنی بدەی زیاتر لە ڕووی بەناوکردن و ئەوانەش گرفتی لۆ دروستەبی مەسەڵەن وەزعی برین مادی باش نییە، چاوەڕێ ئەوێ شتێکی ئەرزان بکرێت. زۆر زار مەسەڵەن بووە پێش جەژن باش بووە، زۆرش باش بووە، پاش جەژن نەبووە مەعرەز، بەعەکسەوە زۆر زارش پاشی جەژنان باشتر بووە و بە ڕەمەزانان نەبوو. زیکەوسە شەودم بە تەمامە سیارەش بکڕم بەدری خۆم بێتن، بەس لەبەرەوەی سیارەکە پێشتر هەرزان بوو نەمتوانێ بکڕم، ئێستا سیارەکە گرانە، لەبەر گرانی ناتوانم بکڕم بەدری خۆم، ئەزا دەگەڕێم ئەتا شتێک لەوی هەرزانتر دەبیتن. بەرەبەرەی جەژنە ئێستا سیارە گرانە، یعنی توانای ئەوەم نییە ئێستا کە ئەو پارەی بە سیارە بدەم ئەوەندەم نییە. وەڵا بە تەمامە بگەڕێم ئینشەڵڵا سیارەشی بەدریم پەیدایی بە سعری مناسبی، ئەگەر بۆ خوا بکاتە قسمەت بکڕم، ئەگەر نا زەحمەتشە پێم بکڕێ لەبەرەوەی بەرەبەرەی جێژنە سیارە زۆر گران بووە.
هاوڵاتی کە دێ بۆ پێشانگایەکان بۆ ئۆتۆمبیلکردین لەوانەیە تا حدێک تا ڕادەیەک نەتوانی پێداویستەکانی خۆی وەکو پێویست ئۆتۆمبیلەکەی خۆی بکڕێ ئەوە شەگەڕێتەوە بۆ چەند لایەنێک یەکەم لایەن کە ئەو ئۆتۆمبیلەی کە بە گومرگ بە دەواازەکاندا داخل ئەبێت بۆ هەرێمی کوردستان یەک کوالێتی ئەو هابەرز نییە ئەگە بەرزیش ببێ زۆربەی زۆری ئەو ئۆتۆمبیلانەیە کە سفرن ئەو سفرانە تا ڕادەیە کوالێتیان بەرزە بەڵام ئێستا هەندێک ئۆتۆمبیلی تر دێن بۆ ناو هەرێمی کوردستان پێیان دەڵێن غەرقان ئەو ئۆتۆمبیلانش بەڕاستی هیچ کوالێتی بەرزیان تێدا نیە چکە لێ دراون غەرقان بووینە کەوتونە ناو ئاوەوە حواڵەی هەرێمی کوردستانەکەم بە کورد ساخ ئەکرێنەوە زۆربەی زۆری هاوڵاتی کە دێ داوای یەکەم جار دێ داوام لێ ئەکا دەرێ ئەو سیارە بەچەنە من دەڵێن بۆ ئەوەندەیە کە فکر لێ ئەکاتەوە سعرەکەی یەکجار زۆرە ناتوانی پێداویستی و ئۆتۆمبیلە دابین بکە یاخۆت فکر لەوەی ئەکاتەوە کە ڕقەمە ژینگەی دراوە ژینگەی نەدراوە تاڵۆەکەی نوێکرایتەوە نەکرێتەوە معنای هەتا ئەو هاوڵاتی کە دێ سیارە ئەکڕی جەخت لەوە ئەکاتەوە تاکو چەند ژینگەکەی دراوە ژینگەکەی 80,000 150,000 چکە هاوڵاتی بڕی پارەی نییە فەقیرە هەژارە توانای نییە سیارەکەی بەناو بکە ئێستا سیارەکە گە تابلۆی کەون بێ گەیش بیتە ڕادەی خۆی سیارەکەی بەناو بکاتەوە تقریبان 240,000 250,000 تەکلیفە ئێستا خاستن لە مانجی سێ بەرەبەرەی نەورۆزە سیارە دەبینی لە مانجی دوو سیارە بە دەفتەرەکە لە مانجی سێ 110 وەرەقەی 115 وەرەقەی لۆ چکە هیچ ڕقابەیەک هیچ چاودێریەک لەسەر شێوازی فرۆتنی ئۆتۆمبیل نییە. بەیوای ئێوارەیەکی باش بۆ هەموو لایەک تا کۆمەڵێک بابەتی تر خواتان لەگەڵ.